ئەم مەوزوعە وەکو چاوپێکەوتن و ئامادەبوونی حزوری محامی لە هەموو داوایەکە ئەوە شتێکی وجوبیە، یعنی واتە مولزەمە محکەمە ڕێگە بە پارێزەر بدا لە بدایەتی هەر تۆمەیەکەوە درتە پاڵ هەر کەسێکە ئەبێ پارێزەر حزوری هەبێت. دیارە ئەمەش بەنسبەتی ئەم حکوومەتی تورکیاوەکەوە قەدەغەکردنی چاوپێکەوتنی کەسانی نزیکی خۆی و ماوەیەکی زۆرە ڕاگیراوە و پارێزەرەکانش نیان بینیوە، ئەمە شتێکە مخالفە بە قانون. وەکو خۆم پشتیوانەیەکی زۆر بە قووەتی ئەەکەم کەوا ئەو پارێزەرانە ئەەکەم کەوا خۆیانان بەخش کردووە بۆ چاوپێکەوتنی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان. بەڕاستی ئەوە شتێکە بەڕاستی من خۆم تەمەنامە کرد. ئێمەش لە گەرمیانەوە لە هەموو سەرانسەری هەر چوار پارچەی کوردستان پارێزەران ئاوا خۆبەخشانە داکۆکی کردبووانە بۆ هەموو قیادەیەکی کوردی. پشتیوانی خۆم بۆ ئەو هەوڵی ئەو پارێزەرە برێزانە کە لەسەر ئاستی جیهان و کوردستان بەتایبەت هەوڵیان داوە کە داواکاریەک پێشکەش بە وزارەتی دادی تورکیا بکەن بۆ ڕێگەدان بە بینینی ڕێبەری کورد عەبدوڵڵا ئۆجەلان کە ماوەی 23 ساڵە لە زینداندایە و ئەوە مافێکی یاسایی هەم خۆیەتی و هەم پارێزەرەکانێتی و هەم مافی کەسوکار و خانەوادەکەیەتی سەر ڕای ئەوە شۆک و گەلی کورد کە ڕێبەرێکی گەورەی گەلی کورد و هێزێکی سیاسیە لەسەر ئاستی جیهان وەکو تاکی کوردیش خەڵک مافی ئەوەی هەیە کە ئەو داوایە پێشکەش بکە و ئەو داوای بەرز بکاتەوە. داوایەکە داوایەکی یاسایی ڕوونە، داوایەکی شەرعیە، داوایەکی تەواو مەدەنیە و پێویستە لەسەر تورکیا پێویستە لەسەر وزارەتی دادی تورکیا ڕێگە بەو بینە بدەن. سەر ڕای ئەوەش ئێمە بڕوامان وایە کە ئەو دادگایە کراوە دادگایی نییە بەڵکو شانۆگەریە کەوکراوە و پێویستە لەسەر هەموو لایانی پەیوەندیدار بەتایبەت لەسەر ئاستی ئەوروپا، لەسەر ئاستی ئەمریکا، لەسەر ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ڕێکخراوانەی کە گرنگی بە مافی مرۆڤ و بە ئەو کەیسانە ئەدەن بەتایبەت چۆن بڵێ ئەو ڕێکخراوانەی کە لەسەر ئاستی UN گرنگی بەو بابەتە ئەدەن و ڕۆڵی خۆیان هەبێت لەوەی کە جارێکی تر ئەو کەیسە زنوو بکرێتەوە و دادگاییکردن بە دادگایەکی عادلانە و لایەن دادگایەکی ئەسڵەن دادگایەکی نێودەوڵەتیەوە دادگایی بکرێت، چونکە ئەو دادگایی کە پێشتر کراوە ئەو سزایە کە بڵاوەتەوە و جێبەجێش کراوە ئەبینی حاکم و مەحکوم زدی یەکن، یانم ناکرێتەوە تەرەفێک وەکو وڵاتی تورکیا کە خۆیان بە خاوەنی کەیسەکە ئەزانن و خۆیان هەستاون بە سکاڵایان کردووە یان یاخو خۆیان هەستاون بە دەستگیرکردنی و دواتر ئەتوانین بڵێن خۆیان ڕکابەرن. ئەو دادگایە دادگایەکی ڕکابەرە، دادگایەک نییە کە دادگایەکی عادل بێ و ئەو جۆرە کەیسانە پێویستە لە دادگایەکی عادلانە یەکلای بکرێتەوە. ناکرێت یانم حکوومەتێکی وەکو تورکیا کە بە هەموو ئیمکانەتێکەوە هەوڵیدا لە سەر ئاستی جیهان ڕێگەیەک نەمێنێتەوە لە هەموو قاڕەکانە، لە ئەفریقا، لە ئەوروپا، لە حتا رووسیا، حتا لە هەموو شوێنەکان ڕێگە بە تاکە شخصێک نەدرێ وەکو پەنابەرێکی سیاسی بمێنێتەوە، هەموو ئیمکانەتی خۆی بەکارهێنابێ بۆ ئەوەی ئەو بە ڕێزە دەستگیر بکە، ئەو ڕێبەرە دەستگیر بکە. پشتیوانی هەر هەوڵێکی شەکەین کە بە ئاراستەی دادپەروەری، کە بە ئاراستەی چەسپاندنی مافی مرۆڤ و بە چەسپاندنی هەموو مافەکانی ئەو ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان ئەو ڕێگەیە بکرێ. من لەگەڵ ئەو بابەتەیەم و جارێکی تریش دەستخۆشی و پشتیوانی بۆ ئەو پارێزە بە ڕێزەرانە دووپاتەکەم.